دانیشتوانی ئەم هەرێمە تووشی دڵڕاوکیە و ترس و ئەوە ئەکات. سڵاو دەبێت لەم کاتەیە تا چەند گرنگە میدیاکان گرنگی بە دەرونی خەڵک بدەن؟ زۆر سوپاس، بەخێر بێن. لە ڕاستیە ڕاگەیاندن و میدیاکار ڕۆڵی سەرەکی هەیە لە بنیادنانی کۆمەڵگا و لە داڕوخانی کۆمەڵگەش. ڕاگەیاندن بەگشتی دوو ڕۆڵی سەرەکی ئەبینێ: ڕۆڵی بنیادنانی تاک و کۆمەڵگەیەکی تەندروست کە ئامانج لێی دروستکردنی کۆمەڵگایەکی تەندروستە و دەوڵەمەندە لە هەموو ڕێکەوە، و ڕۆڵی دووەمیش ڕۆڵی هەڵخەڵەتاندن و چاواشەکاریە کە ئەمە ئامانج لێی داڕوخانی تاک کۆمەڵگەیە و سەرنجامیش کۆمەڵگەیەکی هەژار و ناتەندروست دروست دەکات. لێرەدا قسەمان لەسەر ڕاگەیاندن و میدیاکارە. میدیایە بەگشتی میدیا بە تایبەتی لەم ئانوساتەی ئێمە کە کەوتونەتە نێو ئەم وەزعەوە کە هەیە لە دنیا کە شەڕی ئیسرائیل و ئەمریکا لەلایەک دژ بە ئێران هەیە، ئێمە وەکو میدیاکار یا مەبەستە میدیاکارەکانی ئەم وڵاتی ئێمە یا حەقوایە بەو ئاراستە و عاقارەیە قسە بکەن و کار بکەن کە دڵ و دەرونی کۆمەڵگاکەی ئێمە هێور بکەنەوە و دڵ و دەرونی کۆمەڵگاکەی ئێمە بە ئاراستە و عقالێکا ببەن کە ئارام بێت، لە سەرخۆ بێت، هەست بە ئارامی بکە لە ناو وڵاتەکەی خۆیان، هەست بە ئەوە بکە کە ئێمە هیچ پەیوەندیەکمان بەم جەنگەوە نییە، دوورین لەم جەنگە، پەیوەندی بە ئێمەوە نییە، پێویست ناکە ئێمەی کوردی ئەم وڵاتە هەرێمی کوردستان بخزێنرێنە ناو هەندێ مۆزوع و بارودۆخەوە کە هی ئێمە نییە. لە حەقیقەتە ئەوەی من تێبینی ئەەکەم زۆرێک لە میدیاکارەکانی ئێمە شتەکان زۆر گەورە ئەکەنەوە، یاخود دێن لەسەر مۆزوعیە قسە ئەکەن یان شتێک پیشان ئەدەن. بۆ نمونە درۆنێک لە جێگایەک ئەدا، ئەم درۆنە هەرچی دام و دەستگای ڕاگەیاندنی ئەم وڵاتەی ئێمە هەیە دێت لەسەر ئەم درۆنە، هەریەکی بە شێوەیە باسی ئەکا. جا ئەمەوە ئەکا خەڵکی ئێمە نائارامەکات. دانیشتوانی ئەم هەرێمە تووشی دڵڕاوکیە و ترس و ئەوە ئەکات. بۆیە پێویستە ڕاگەیاندنکارەکان بەگشتی و سۆشیال میدیا بە تایبەتی، مەبەستم کە ئەڵێم سۆشیال میدیا لەبەر ئەوەی زۆرینەی ڕەهای خەڵک متابعەی سۆشیال میدیا ئەکا بەگشتی. ئەوانەی کار لەسەر سۆشیال میدیا ئەکەن هەوڵ بدەن ئەم جۆرە ڕووداوانەی کە ڕوو ئەدا لە وڵاتی ئێمە بە شێوەیەک بیخەنە ڕوو، ئەگەر ئەیخەنە ڕووش بە شێوەیە بیخەنە ڕوو کە نەبێتە مایە ڕووخانی دڵ و دەرونی تاک بە تاکی ئەم کۆمەڵگایە. کۆباس من بزانم لە سەرەتای ئەم جەنگەوە، یعنی بەسپاسەوە لە ڕاستیە کۆباس تەرحێکی وای کرد کە مادام ئەم جەنگە جەنگی ئێمە نییە و دوورە مادام ئەم جەنگە هی ئەمریکا و وڵاتانی ترە، ئێمە ئەستەن هەر ڕووماڵی نەکەین باشترە. من وان تێگەیشتم لێی. جا ئەمە ئەگەر وا بێ ڕووماڵ نەکرێت تەسەورەکەم باشتر بێ. باشتەکەی چییە؟ یاک کە تۆ ڕووماڵی شتێک ناکەی دەرناکەوێت بۆ خەڵک، ڕوون ناکرێتەوە بۆ خەڵک، زانیارەکە ناگاتە لای خەڵک، کە ناگاتە لای خەڵک خەڵکی ئیش و کاری خۆیت و مهتەم نییە بۆ مۆزوعەوە. دڵ و دەرونشی لە شوێنی خۆیان وەکو خۆی ئەمێنێتەوە بە ئارامی و بە سەقامگیری. بەڵام بەعکسەوە ئەگەر هاتی تۆ تیشکت خستە سەر ئەمانە بەگشتی و قسەت لەسەری کرد، گەورەت کرد، قەبەت کردووەک ئەوەی کە لە وڵاتی ئێوە ئەزانن زۆرێک لە مۆزوعەکان خۆی مێشە و لە بەرچاوی خەڵک دەکرێت بە گامێش. بۆیە من بۆ خۆم تکاکەم لەسەر جەم ڕاگەیاندنکارانی ئەم وڵاتە هەرچی مۆزوعێک کە بڵاوی ئەکەنەوە قسەی لەسەر ئەکەن، پۆستی ئەکەن، تکایە بە شێوەیەک پۆستیکەن بە ببێتە مایەی دڵخۆشی خەڵکی ئێمە، ئارامی خەڵکی ئێمە. لەوە زیاتر خەڵک بریندار نەکەن. خۆتان ئەزانن زۆر مۆزوعی لە وڵاتی ئێمە کە بۆتە مایەی دڵ بریندارکردنی خەڵکەکەمان، ئەمەشی بێتە سەر لە حەقەتە خراپە و باش نییە و تکایە ڕاگەیاندنکاران بەگشتی تۆزێک زیاتر ئەحتیمام بدەن بە پۆستەکانتان و تۆزێکیش زیاتر بوارە ئیجابیەکانی
ئەم وەزعانە بۆ خەڵکی ئێمە